أولا حقيقة هذه الزيارة هو في التعبير عن اعتزازنا بالاتحاد الوطني الكردستاني. ئەم سەردانە ستایشی ئێمە پیشان دەدات بەرامبەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان و خوازیاری جدیمانەیە بۆ بنیاتنانی هاوکاری هاوبەش لەسەر ئاستی سیاسی بە شێوەیە کە کاریگەری ئەرێنیە بێت لەسەر ڕەوشەکە. ئێمە لەمڕۆدا ڕوبەڕووی داعش دەبینەوە لە چەند شوێنێک و لەو چوارچێوەیەدا پێشمەرگە و هێزەکانی عێراق هەوڵی زۆر دەدەن. ئەوەی لە کەرکووک ڕوویدا مای دڵگرانی ئێمەیە. باسمان لا مانگی گەلی کەرکووک کرد بەسەر جەم پێکاتەکانیەوە. پەیمانێکی ئەرێنیمان ئاراستە کرد لەو بارەیەوە. هەروەها لەلایەکی دیکەوە قسەکرا لەسەر کاروباری ئاوارەکان و چۆن بتوانین بگەینە لێک تێگەیشتن بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتەکانیان. بە پشتیوانی خواهیوادارین پەیوەندیەکانی نێوانەرێم و بەغداد زیاتر پەرە بسێنێت لە کاتێکدا کە پەیوەندیەکان لە بنەڕەتدا هەنگاوی باش و کاریگەریان بڕیوە. واز دەکەین کە ئەوە هەنگاوێکی ئەرێنی بێت. يعني الحقيقة خلال هذه الأيام يعني صارت بعض الإشكاليات، لكن احنا مؤمنين ان المشاكل تحتاج الى حوار حتى نحلها. کۆبوونەوەکە باش بوو بەگشتی باسی دۆخی سیاسی عێراق و ناوچەکە کرا و بە تایبەتی ئەو ناوچانەی کە ئێستاکە ڕوبەڕوونی داعشی تایە، باز لە شەڕی مووسڵ کرا، باز لە وەزعی ئاوارەکان کرا و سەردانێکی بەڕێز دکتۆر سەلیم سەرۆکی پەرلەمانی عێراقی و لە دۆخێکی وەکو ئێستا بۆ کەرکووک بۆ ناوچەکانی دیکە بۆ گیهارە بۆ مووسڵ دیارە لە ڕووی ئیجابی و ڕۆڵێکی باشی دەبێت. و کۆمەڵێ مەسائلی تر وەکو باسم کرد لەسەر ئاستی ناوخۆیی و شەڕی داعشە کە قسەی لەسەرکراوە. هەمیشە بەڕێز دکتۆر سەلیم باسی ڕۆڵی پێشمەرگەی کردووە و ڕۆڵی پێشمەرگە لە پەرلەمانی عێراقی و لەلایەنە سیاسەکان لە عێراقا بە ئیجابی هەموو کات باسەکرێت. ئەویشە گەڕێتەوە بۆ ڕۆڵی کە خۆیان هەیەە دەوری پێشمەرگە وەش پێشمەرگە لە ڕوبەڕبوونەوەی داعش لە پێش هەموو هێزەکانی دیکە لە عێراق ئەوە سەلمەندراوە بۆ هەموو دنیا. ئەکید هەموو پەیوەندیەک باشتر لە یەکتر تێگەشتنەوە و بەرەو چارەسەرکردنی دۆخەکان و کێشەکان و بە تایبەتی ئەو مەلەفانی کە عالق لە نێوانمان ببینین یەکتری و پەیوەندی یەکتری چاکتر دەبێتەوە.